کەمتر لە 6 هەفتە ماوە بۆ ڕۆژی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا. نزیکەی 240 میلیۆن ئەمریکی لەم هەڵبژاردننی ئەم ساڵدا مافی دەنگدانیان هەیە. بەڵام لە ڕاستیدا ڕێژەیەکی زۆر کەمی ئەوانە هەڵبژارنەکەی یەکلایی دەکەنەوە. دانیشتوانی تەنیا حوت ویلایەت ئەوە یەکلایی دەکەنەوە کێ دەچێتە نێو کۆشکی سپی، کامەلا هاریس یاخود دۆناڵد ترامپ. ئەم ویلایەتانە بریتین لە ویلایەتەکانی ئەریزۆنا و نیڤادا و نۆرت کارۆلاینا، میشیگن و چەند ویلایەتێکی دیکەش. ئەم ویلایەتانە لە ناو ئەمریکا و لە نێو دۆخی سیاسی و دۆخی هەڵبژارنەکانی ئەمریکا پێیان دەگوترێت ویلایەتی یاخود سوینگ ستیت یاخود ویلایەتی جۆلانە ئەگەر تەرجمەیەکی چۆن دەڵێ بۆ بکەین بەو شێوەیە. هەندێک کەسی دیکەش پێیان دەڵێن ویلایەتەکانی باتل گراوند یاخود ویلایەتی مەیدانی شەڕ. ئەمڕۆ لەگەڵ هەردوو هاوکارم نامۆ عەبدوڵڵا و هێمن عەبدوڵڵا باسی ئەم ویلایەتانە دەکەین. بۆچی ئەوەندە گرنگن؟ بۆچی پێیان دەگوترێت ویلایەتی جۆلانە و کاریگەریان چییە لەسەر تەواوی هەڵبژارنەکانی ئەمریکا؟ نامۆ لە تۆ دەست پێگەم. سوینگ ستیت چییە؟ یاخود بۆچی پێیان دەگوترێت ویلایەتی سوینگ، ویلایەتی جۆلانە؟ بەڵ ڕێبازۆکو خۆت باست کرد ویلایەتی جۆلانە لە ڕاستیان ناوێکی زۆر گونجاویان بۆ هەڵبژاردووە وەکو جۆلانەوان چۆن کە سواری جۆلانەیەکە بی بۆ پێش و بۆ دواوەچێت. ئەم ویلایەتانش بە هەمان شێوە دەنگدەرەکانیان جارێک بۆ کۆماریەکان دەنگەدەن، جارێک بۆ دیموکراتەکان. واتە لێرە هیچ کاندیدێک ئەوەندە دڵسۆز و لایەنگری حیزبی نییە، لایەنگری خۆی نییە کە بۆ نمونەش ڕێژەیەکی زۆربەی دەنگەکان بەرێتەوە و هیچ منافەسەیەکی تیانە بێت. لێرە ڕکابەری زۆر بەرزە. ئێستا ئەگەر سەری ڕاپرسەکان بکەی لە ویلایەتانەی کە ئاماژەت پێدا، بۆ نمونە ویلایەتی جۆرجیا، ویلایەتی نۆرت کارۆلاینا، کارۆلاینای باکوور، ویلایەتی نیڤادا، ئەم ویلایەتانە دەبینیت کامەلا هاریس لەگەڵ دۆناڵد ترامپ ڕاپرسەکانیشاندان دەنگیان زۆر نزیکە لە یەکەوە لە ویلایەتانە. هەر لەبەرەوەشە وەکو خۆدا ئاماژەت پێدا پێشیانەوترێت ویلایەتەکانی مەیدانی جەنگ، چکە لێرەدا جەنگێکی زۆر تند هەیە لە نێوان ئەم کاندیدانەدا. بێگومان چەند ویلایەتێکی دیکەش هەن کە دەنگەکان نزیکن لە یەکەوە، بەڵام وەکو ئاماژەت پێدا نزیکی 7 ویلایەتێکە بن کە بەڕاستی ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەمریکا یەکلایەکەنەوە. بەم ئەگەر زیاتر بۆ بینەرانمان ڕوون بکەین لەوانەیە بەلایەنەوە سیر بێ باشە چۆن ئەمریکا 50 ویلایەت هەیە، واشنگتنیشمانەیە 50 ویلایەت و پایتەختی ئەمریکاشمانێت، چۆن 7 ویلایەت ئەنجامی هەڵبژاردنەکان یەکلایەکەن و باشە دەنگی ویلایەتەکانی دیکە هیچ گرنگیەکی نییە. لە ڕاستیە گرنگێکی وەهای نییە، بەڵام لەبەر چی گرنگی نییە؟ لەبەرەوەی بۆ نمونە کۆمەڵێک ویلایەتان هەمیشە دەنگ بە پارتێکی دیاریکراویان داوە، بۆیە چاوەڕێکری هەمیشە دەنگ بەو پارتە بدەن. بەمە ویلایەتی کالیفۆرنیا کەسبیری نییە چ کاتێک بۆ نمە دەنگیان بە کۆماریەکاندا بێت. بە هەمان شێوە تێکساس هەمیشە بە ویلایەتێکی سوور ناسرا بوواتە دەنگ بە کۆماریەکاندان. ئەم ویلایەتانەی کە ژمارەیەکی زۆر دەنگدەریان تایە. ئەوەشی کە لە ڕاستیە ئەم ویلایەتانەی گرنگ کردووە ئەویش ئەوەیە لە ئەمریکا سیستەمی هەڵبژاردننی سەرۆک سیستەمێکی ڕاستەوخۆ نییە. واتە ئێستا کە دەنگدەرێکی ئەمریکی دەنگەدات بۆ دۆناڵد ترامپ یاخود کامەلا هاریس، دەنگەکەی ڕاستەوخۆ بۆ کامەلا هاریس یاخود بۆ دۆناڵد ترامپ ناچێت. دەنگی ئەم بۆ کۆمەڵێک نوێنەرەچێت. هەر ویلایەتێک کۆمەڵێک نوێنەری هەیە کە یەکسانە بە ژمارەی ئەو نوێنەرانەی کە ئەو ویلایەتە لە کۆنگرێسی ئەمریکا هەیەی بە مەجێک لە 3 نوێنەر کەمتر نەبێ. واتە کە تۆ دەنگە دەی بە کامەلا هاریس، دەنگت بۆ نوێنەرەکانی ویلایەتەکە چێت کە دوجار دەنگ بە دۆناڵد ترامپ یاخود بە کامەلا هاریس دەدەن. بەڵام زۆربەی جارەکان و هەنێ ویلایەتیش هەیە یاسای هەیە کە بێدەبێ ئەم نوێنەرانە خەڵکی ئەو ویلایەتەکانیان چیویست بەو شێوەیە دەنگدەن هەرچەندە هەندێک جار هەبووە نوێنەر لە دەنگی خەڵەیداوە، بەڵام کاریگەری لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان نەکرد. هێمن ئەوەی کە ئەم چەند ویلایەتە بەو شێوەیە دەسەڵاتێکی زۆریان هەیە، دەنگەکانیان ئەوەندە بەهێزە کە دیاری دەکات کێ دەبێتە سەرۆکی ئەمریکا، کێ دەچێتە نێو کۆشکی سپی. ینی تۆ ئەگەر یەکێکی خەڵکی بۆ نمونە ویلایەتی پەنسیلڤانیابی، ویلایەتی جۆرجیابی، دەبێت هەست بە چه هێز و دەسەڵاتێک بکە کە دەنگەکەی ئەوە سەرۆکی ئەمریکا دیاری دەکات و بێگومان دەزانین کە چ کاریگەریەکی هەیە لەسەر هەموو جیهان. ئەم دەسەڵات ئەم هێزە گەورەی ئەم ویلایەتانە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ چ کاریگەریەکیان هەیە لەسەر تەواوی پرۆسی دیموکراسی لە ئەمریکا؟
ڕێباز تاوان تۆ و نامە لە من زۆر باشتر دەزاننەوە هاوڵاتی ئەمریکین ساڵانی زۆر لەوێ ژیاون بەس کاتێک کە ئینسان سەیری نەخشەی بڵێن کارگەڕی و سیاسی ئەمریکا دەکات پەنجا ویلایەت دەبینێ هەرێک لە ویلایەتانە لە نێوخۆیاندا ئەجەندای تایبەتێک کە پێی بابایەخی پێدەدا ئەوانەی کە لە ئەریزۆنان چونکە لە سەر سنووری مەکسیکن مەسلەی کۆچبەری بۆیان زۆر گرنگە ڕەنگە بۆیە وەکو دەشبینین لە ڕاپرسەکانی ئەم هەفتەیەدا دۆناڵد ترامپ لەوێ زۆرتر دەنگ دێنێ بەڵام لە شوێنێکی وەکو میشیگەن کاویش دیسان یەکەکە لەو سوینگ ستیتانە وەکو باسکرد ویلایەتی یەکلانە بووەوەیە یاوەکو ئەگەر وەرگێڕانی وەکو حرفی بۆ بکەین دەبێتە ویلایەتی جۆلانەی دەبینی دۆخەکە بە جۆرێکی دیکەیە ئەوان بە پێچوانەوە چونکە پێویستیان بەدەستی کارە بۆ مەسلەی ئیندستری سیارە و ئەوانە بۆ یەکەمتر لەسەر مەسلەی کۆچبەران بڵێن خوانێکلایی دەکەنەوە ئەمە وا دەکات کە بربژێرەکان کاتێک بە بربژێری سەرەکی دەڵێنا ترامپ و هاریس لە بەرنمەکانی خۆیان دەکات کە دەچن هەر ویلایەتێک بە پێی بەرژەوەندەکانی ئەو ویلایەتە وەکو وڵاتێک تعامل لەگەڵ بکەن کە بەرژەوەندەکانیان چین لەسەر ئەساسیەوە قسە بکەن ئەوەی کە نامۆژ باسی کە ڕاستی شتێک زۆر گرنگە خەڵک بیزانێت لە کوردستان ئەوانەی کە ئێستا دەمان بێنن لە مێژووی ئەمریکادا سوینگ ستیتسەکان گۆڕانکاریان بەسەرداهاتوە هەمیشە هەر ئەمانە نەبوون بۆن منە جاری ڕابردوو جۆرجیا بوو بە سوینگ ستیت خۆت هەمومان چیرۆکەکەی دەزانین مەسلەی ترامپ و تەلەفۆنەکە و ئەوانە کە کردی بۆی دەنگی لەوێ زیاد بکات ئێستا کۆمارەکان دانێ وەری بگرن و لە ڕاپرسەکانژە دەرکەوتە کە ترامپ تێدا بەهێزە معنای چییە؟ معنای ئەوەیە کە بەپێی گۆڕانکاری بڵێن دمۆگرافی بەپێی ئەو دینامیکەی لە نێو کۆمەلگای ئەمریکیدا هەیە دەکرێت لە قۆناغێکدا ویلایەتێک هی کۆماریەکان بێ لە قۆناغ ینی هەمیشەی کۆماریەکان بوو بێ دوای بگۆڕ بێ بە دموکراتەکان یەکێک لەو نمونانە ئەوەی کە ئێستا زۆر چاوی لەسرە مەسلەی نۆرث کارۆلاینایە کە ژمارەی یەکجار زۆر کۆچبەری خوێندەوار ڕویان تێکردووە کۆچبەری ئەوانەی پێدەڵێن هیسپانیک و ئەفریقی و ئەوانە لە شوێنێک کۆبوونەوە دەڵێنەوەت لە سەتیوانەی کە بەم دوانە چوونێتەوە کۆچبەرن بۆیە دەکرێت ئەو ویلایەتە سەرڕاوێکە لە ڕاپرسەکاندا وا دیارەکە هێشتا هی کۆماریەکانە دەکرێت لە ئایندەدا بەهۆی ئەو گۆڕانکاری دموگرافی کە تێدا ڕووی داوە بەهۆی ئەوەی کە ئەو کۆچبەرانە تێدا زۆر بوون بڕا بۆ دموکراتەکان بۆیە وەکو باسم کرد ئەمە جوانی نەخشەی سیاسی یا دینامیکی نەخشەی سیاسی و کارگەڕی ئەمریکا کەوا دەکە هەر 4 ساڵ جارێک کە هەڵبژاردن دەکرێت ئەو گۆڕانکاریە ئەو دینامیکەتە کاریگەری هەبێت لەسەرەوەی کە ویلایەتێک بۆتە سوینگ ستیتیانە بۆتە سوینگ ستیت ئەوە زۆر ڕاستە هێمن ئەوەی کە کۆچبەران بۆ نمونە هاتنی کۆچبەران بۆ ویلایەتێک نمونونەکە کارۆلاینە گۆڕینی دموگرافی دوا دەکات کە ئەم ویلایەتە بەلایەکدا بکە یان بەلای کۆماری و بەیان بەلای دموکراتەکان ئەوە دەژڵێن بۆیە کۆماریەکان ئەوەندە دژی کۆچبەرین دژی یاسای کۆچبەرین دایانەوە تونند و تۆڵتری بکەن بەهێزتری بکەن بۆ ئەوەیە چکە بەجددی پێیان وایە کە کۆچبەری کە دێن بۆ ئەمریکا بە یاسایی بەیان بە نایاسایی دەبنە دەنگدەری دیموکرات بۆیە بەردەوام دژایەتی ئەوە دەکەن کە کۆچبەر بە ینی بە هەموو شەوەیەک ڕوو لە ئەمریکا بکەن وە لە کامپینی دۆناڵد ترامپیشە ئێستا بەڕوونی ئەوە دیارەکە چەند دژی مەسلەی کۆچبەری ڕادەوەستێتەوە و مەسلەی سپرینگفیلد لە ئۆهایۆ دیسان بە توندی سەری هەڵداوەتەوە دوێنێ لە یەکێک لە وتارەکانیدا دیسان دەڵێ ئەو هایتیانەی کە هێنراون بۆ ئەو شارە دەبێ من دەریان دەکەمەوە و دایان نێرمەوە یانی لەسەر ئەو مەسەلانە زۆر قسە دەکە نامۆ هەرمەوێت لەسەر سوینگ ستیت ڕابۆستین زیاتر لە مێژوودا مێژووی هەڵبژارنەکانی سەرۆکاتی ئەمریکا ئەم ویلایەتانە زۆر کاریگەریان هەبووە لەسەر یەکلایکردنەوەی دەنگدان و یەکلایکردنەوەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا چەند نمونەیەک هەیە لە مێژووی نزیکی هەڵبژارنەکانی سەرۆکایەتی ئەمریکا بۆ نمونە جۆرج بوش و ئالگۆر لە 2000 نمونەی زیندون ئەوانە ئەمێ باسێکی ئەو نمونانە بکەین چۆن ئەم ویلایەتانە توانیویانە ببنە ئەو کاریگەریە گەورەی کە بۆیان دروست بووە زۆر جوانە ڕێباز بەڕاستی یەک دوو نمونەی جوانەیە ئەوەی ئالگۆر لەگەڵ تەنانەوە هیلاری کلینتۆن و ترامپیش دوو نمونەی زۆر زەقن کە پێم وایە زۆر جوان بۆ بینەرانمانی ڕوونەکاتەوە کە جیاوازی هەڵبژاردننی ئەمریکا لەگەڵ هەڵبژاردننی وڵاتانی دیکەی جیهان چییە و ئەو ڕۆڵی ئەم ویلایەتی جۆلانانە ئەم ویلایەتی جۆلانانە چ ڕۆڵێکی کاریگەرە گێڕن لێرەدا
ئێستا شتێکڵم ڕەنگە زۆربەی بینەرانمان نیان بیست بێت ئەوی شەوەیە لە ئەمریکا ئەکرێ دەنگی زۆرینەی خەڵ ببیتەوە هێشتا هەڵبژاردننی سەرۆکایەتی بدۆڕێنی واتە ئەکرێ 155 خەڵکی ئەمریکا دەنگت پێ بدا بەڵام هیلاری کلینتن وا بوو لە 2016 دروست ڕێک هیلاری کلینتن 2 ملیۆن دەنگ زیاتری لە ترامپ بردەوە کەچی نەشبوو بە سەرۆکی ئەمریکا بە هەمان شێوە ئالگۆر لە جۆرج دەبلیو بوشی بردەوە بە ئەو نمونەی کە باست کرد بە دەنگی خەڵک بەڵام نەبوو بە سەرۆکی ئەمریکا هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری ئەمە ئەو سیستەمە نایابێ ئەو سیستەمە جیاوازەیە کە لە ئەمریکا دروست کراوە و بۆچیش دروستکراوە باسێکم کەمێکی دیکە ئەم سیستەمە کە پێی دەڵێ سیستەمی کۆلێژی دەنگدەران کە هەڵبژاردن لە هەڵبژاردنێکی ڕاستەوخۆ دەگۆڕێ بۆ هەڵبژاردنێکی ناڕاستەوخۆ ئەویش ئەوەیە کە تۆ دەنگ ئەدەیت هەر ویلایەتێک وەکو گوتم ژمارەیەک نوێنەری هەیە لەو کۆلێژی دەنگدەرانە تەمان ئەمەش بە کورتەکەی بۆ ئەوە دروست کراوە تا ویلایەتە بچووکەکان دەنگیان نەبێ و کاریگەریان نەبێ و مافیان نەفۆتێ چکە ئەمریکا وڵاتێکی فیدراڵیە تۆ بەگەر بەراوردیکەین بە کوردستان لەوانەیە خەڵ باشتر تێبگە عێراق ئێستا گەر بێت و بەگوێری ژماری دەنگدان بێت لە عێراقا لەوانەیە شیعە هەموو شتەکانی عێراق بەرێت ئەگەر بەڵام ئەگە چکە فیدراڵێتە لێرە ئێمە ئەمانەوە بۆ نمونە کوردستان ڕۆڵێکی تایبەتی هەبێت لە حکوومەتی عێراق و دەستوری عێراق بە هەمان شێوە لە ئەمریکاش بۆ ئەوەی ویلایەتەکان کاریگەری خۆیان هەبێ و سیستەمی فیدراڵێت بمێنێتەوە ویلایەتەکان دەسڵاتیان هەبێ ئەم سیستەمی کۆلێژی دەنگدەرانە دانراوە کە هەر ویلایەتێک لانی کەم سێ ئەندامی کۆلێژی دەنگدەرانی هەیە دوان بۆ یەکسان بە ئەنجومەنی بە ئەندامان لە ئەنجومەنی پیران و دانێکی تریش بە پێشماری دانیشتوان دیاریەکرێت بە نمونەیەک وای زیاتر ئەمە ڕوو نەبێتەوە دوو ویلایەت وەرگین ویلایەتی وایۆمینگ کە بچووکترین ویلایەتی ئەمریکایە ویلایەتی کالیفۆرنیا کە گەورەترین ویلایەتی ئەمریکای لە ڕووی دانیشتوانەوە ئێستا بۆ هەر نزیکەی 195,000 کەس لە ویلایەتی وایۆمینگ نوێنەرێک هەیە کە دەنگ بە سەرۆکەدات بەڵام لە ویلایەتی کالیفۆرنیا لە بەرامبەر زیاتر لە 700,000 کەسا یەک نوێنەر هەیە واتە 700,000 دەنگ لە کالیفۆرنیا یەکسانە بە 195,000 دەنگ لە ویلایەتی وایۆمینگ ئەمەیە وای کردووە کە بۆ نمونە ئەکرێش زۆرینەی دەنگەکانی خەڵ بەریتەوە هێشتا هەڵبژاردن بدۆڕێنیت یەک بێگومان هۆکارەکەشی چیە ئەمە شتێکەیە لە ئەمریکا پێڵێن وینەر تێک ئۆڵ ستیتس واتە براوە هەموو دەنگەکانە بە وینەر تێک ئۆڵی پێڵەن ئەم ویلایەتانە دوو ویلایەت نەبێت لە ئەمریکا کە نەبراسکا و مەینە ئەم دوو ویلایەتە وینەر تێک ئۆڵ نین بەڵام چلۆشتەکەی درەمووی وینەر تێک ئۆڵە واتە ئێستا تۆ لە ویلایەتی بۆ نمونە ویلایەتی میشیگن ئەگەر بێت و تەنیا 150 دەنگەکان بەریتەوە دۆناڵد ترامپ 149 دەنگەکان بەرێتەوە ئەمانە ئەوە نییە کە ئەو نوێنەرانەی کە هەیەی میشیگن دابەشە بێت 49 بۆ ترامپ و 50 بۆ ترامپ نەخێت تەواوی نوێنەرەکانی میشیگن ئەچێت بۆ ئەو کەسێک ئەو ویلایەتی بردوێتەوە نامە پێم خۆش بە باسی ئەلکتۆرال کۆلێجت کرد یاخود کۆلێژی دەنگدەران وەکو تۆ گوتت چونکە ئەمە سیستەمێکی زۆر ئالۆزە بۆ خەڵکێکی زۆر لە دەرەوەی ئەمریکا زۆر جار من خۆم ڕوبەڕێەوە بوومەتەوە هەوڵمدا بۆ خەڵک ڕوون بکەمەوە کە ئەم سیستەمە چۆنەوە چۆن کار دەکات ئەوەی کە تۆش گوتت خەڵکی ئەمریکا کاتێک چند دەنگ دەدەن لە ڕۆژی هەڵبژاردندا ڕاستەوخۆ دەنگ بە بە سەرۆکی ئەمریکا دەدەن یاخواتە هەڵبژارنەکە هەڵبژارنێکی ڕاست و خۆیە دەنووسرێت دۆناڵد ترامپ یاخود کامەلا هاریس ئێستا نەک هەڵبژارنێکی ناڕاستەخۆ کە باسی ئەلکتۆرال کۆلێج دەکەی زۆر کەس پێیان وایە کە ئەم هەڵبژارنە لە ئەمریکا هەڵبژارنێکی ناڕاستە و خۆیە دەنگ دەدرێت بە نوێنەر اینجا ئەوانش دەنگ دەدەن بە سەرۆکی ئەمریکا بەو شێوەیە نییە وەکو تۆش باست کرد هەڵبژارنەکە ڕاستەخۆی و دەنگ دەدرێت بە بەڵام دەنگەکە ڕاستەخۆ بۆ سەرۆک ناچێت ئەچێت بۆ ئەو نوێنەرانە و ئەو نوێنەرانەش ئەکرێت لە ڕاستیە هەنەجار دەنگ بە سەرۆک نەدەن و پەیمانەکەیان بشکێنن لەگەڵ تۆ پیانەوترێت faithless electors واتە دەنگدەری بێباوەڕ ئەی هەیەخود نوێنەری بێباوەڕ خۆی یانی تۆ ڕاستە ئەچێتە و سەرۆکەکە و ڕەخکە و کووتت نووسراوە دۆناڵد ترامپ هاریس هەڵیە بژێری بەڵام دوجار ئەم دەنگەی تۆ ئەچێ بۆ ئەو نوێنەرانە کە ئەوە ژێری تۆ سەرۆک هەڵەبژێرن بەپێی ویلایەتەکان کە ئەو ویلایەتەی کە بردیەوە دەنگی ئەو ویلایەتە ئەچێ بۆ هەموو دەنگی ئەو ویلایەتە ئەچێ بۆ ئەو کاندیدەی کە دەنگی ویلایەتەکەی بردوێتەوە ئەوەی کە تۆش وتر ڕاستە مەسەن لە مێژووی ئەمریکادا هەمیشە قەت شتیوان نەبووە کە ئەو دەنگدەرانە یاخود ئەو نوێنەرانە دەنگ نەدەن بەس بۆ سەرۆکەی کە دەرچووە تەنیا ئەو بوو لە 2020 دۆناڵد ترامپ هەوڵی ئەوەیدا کە هەندێک لە ڕێگەی ئەوەی کە بڵێ ئەمە هەڵبژارنەکە ساختەیە و هێرشکردنە سەر کۆنگرسوانە تۆزێک دەستکاری ئەو شتانە بکە ئەویش بۆی نەچووە سەر هێ من ئەمەیە باسێکی
فۆکەسی کاندیدەکان بکەم لەسەر ئەو ویلایەتانە دوو باسی کۆچبەریت کرد بەڵام ئەم ویلایەتانە لە زۆر ڕوویترەوە زۆر کاریگەریان هەیە ینی چەند لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئێستا مەسلەی ئینفلیشن و هەڵاوسان زۆر زەق بووتەوە ینی ئەم سەرۆکانە ئەم باربژێرانە دێن ئێستا دەیانەوێت کێشەی ئەم ویلایەتانە ئەم 6 ویلایەتە چارەسەر بکەن فۆکەسیان لەسەر ئەم ویلایەتانەیە کاندیدەکان زۆر جاری وا هەیە 2 جار 3 جار دەچن سەردانی یەکێک لە ویلایەتانەکەن بەڵام ویلایەتێکی وەکو بۆ نمونە وایۆمینگ وەکو نامە باسی کرد کەس ناچێت بۆ ئەوێ چونکە ئەوە یەکلا بووەتەوە ئەمە چیمان پێ دەڵێ لەسەر کاریگەری ئەم ویلایەتانە لە هەڵبژارنەکاندا ڕێباز کاتێک کە سەیری بودجەی بڵێن هەر یەک لە کەمپینەکان دەکەی کەمپینی ترمپ و هی هاریس دەبینی چارەگێکی بودجەکەی کە بدانەوە بۆ هەموو ویلایەتەکانی دیکە ویلایەتەکانی خۆیان با بڵێن 3 چارەگی بۆ ئەو 7 ویلایەتەیە و لە هەر ویلایەتێک ژۆک و باسمان کرد تۆش ئێستا باست کرد ڕاستە کۆچبەری ڕەنگە بۆ ئەریزۆنا گرنگ بێت لەولا لە میشیگان کەمتر گرنگ بێت بەڵام مەسلەی دیکە هەن یەکێک لەو نمونانەیە کە من بەڕاستی زۆر پێم جوان بوو دڵنیامەوەش بینیوتانە یەکەمین جارە من خۆم ببینم سەرۆکی وڵاتێک بچێ لە خوپشاندان بەشدار بێ لەگەڵ کرێکاران بۆ داواکردنی مافەکانیان دەزاننەوەی میشیگان لەگەڵ بڵین کرێکارانی کارگە گەورەکانی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل کە بایدن سەرەتا ئەم ساڵ چوو ئەمە معنای چییە؟ معناوە کە لەو شوێنە دەزانن کرێکار گرنگن دەنگیان زۆرە یەکلای کەرەوەیە بێگومان ئەنەلایزیان لەلایە دەزانن چەند لە سەتی خەڵکی ئەو ویلایەتە گەنجن چەند لە سەتی خەڵکی ویلایەتە ئیشیان نییە ناوی ویلایەتەکەم لە بیرتوە غەڵت نەبم نێڤادای ئەوەی لاس ڤێگاسی لێە پایتەختی قومار لە ئەمریکا لەوێ بۆ نمونە ڕێژەی بەکاری زۆ بەرزە ئەمە وا دەکات کە دموکراتەکان زۆریش لەسەرەوە بکەن لەسەر مەسەلەی بێکاری لە ویلایەتە بۆی وەکو دەڵێ دەنگ کۆ بکەنەوە کاریگەری شتێکی دیکەش کە دەبینی لە کەمپێناندا لەو ویلایەتانە زۆریشی لەسەر دەکرێت مەسلەی گەنجە بۆ نمونە گەنجانی کچ زۆرتر حەزیان لێ دەنگ بە کەمالە هاریس بدەن بەڵام نابێت پێمان سیر بکە گەنجی کوڕ حەزی لێ دەنگ بە دۆناڵد ترامپ بدا بە پێی داتانێک کە من بینیومە لەبەرچی لەبەرەوەی کوڕ زۆر هەز دەکات کە ترامپ پیاوانە قسە دەکات ینی دیفاع لە حەقی پیاوان زۆر دەکات پێی گرنگە کە پیاوە وەکو دەڵێ سیستەمە پاتریارکەکە لە ئایندەدا باوک سالاری هەر شتێکە پیا هەرتیدا بەقوت بێ ژنوایان کردو کوڕ زۆر لاواز ببن لە نێو کۆمەلگادا ئەو جوڵانەوەی مافە مەدەنیەکان کە دەیزانین ئەمانە هەموو وا دەکەن کە دیسانیش دەیڵێم وەک پێشترش باسم کرد بە پێی ویلایەت ئەجەندای کەمپینکردنەکان بگۆڕن بەڵام لە عینی وەختیشدا مەسلەی تەمەن و مەسلەی پێکاتەوە مەسلەی باگراوندوانش تەسیرێکی زۆری هەبێت کە هەرێک لە ویلایەتانە بۆ کێ یەکلای دەبنەوە دیسان باسی ئەریزۆنا دەکەین ئەریزۆنا ترامپ تێدا بەقوتە بۆ مەسلەی کۆچبەری دەبینی لە ڕاپرسەکاندا بەڵام مەسلەی منداڵ لە باربردن لەوێدا ئەویش بۆ تا یەکێک لەو شوێنانی کە پێستا پێ دەڵم باتڵگراوندی مەدانی جەنگە بۆ ئەوانەی کە دەیانێ مەسلەی لە باربردن لە ئەمریکا وەکو دەڵێ یاسایەکی نیشتیمانی دەرنەچەکە قەدەغە بکرێت بۆیە لەوێ دەنگدەر بۆ دموکراتەکانیش زۆرن بۆش بۆتە بۆ سوینگ ستیت هێمن لە نۆرث کارۆلاینا کاندیدێک هەیە کە خۆی هەڵدەبژێرە بۆ حاکمی ویلایەتی نۆرث کارۆلاینا مارک ڕۆبنسن ئەم هەفتەیە ڕوبەڕووی سکاندڵێکی گەورە بوویەوە و بەهۆی راپۆرتێکی بنکۆڵکاری یەکێک لە میدیاکانی ئەمریکا زۆر شت لە ڕابردی ئەو کەسە ئاشکرا بوو و ئەو هۆیەوە هەزەیەکی گەورە بوو مەلەرزەیەکی گەورەی خستۆتە نێو کامپینەکەی و تەواوی دۆخی هەڵبژاردننی ویلایەتەکە و تەنانەت هەموو ئەمریکاش بەهۆی گرنگی نۆرث کارۆلاینەوە حەزم لێ پێم وایە تۆ ئاگداری ئەو کەیسێ حەزم لێ باسێکی ئەوە بکەی وە گرنگی ئەو کارێک کە میدیا کردوێتی لەم کەیسەدا و ئاشکراکردنی ئەم حاڵەتە و ئەم ڕابردووی ئەم کەسە باگراوندی ئەم کەسە و ئاشکراکردنی بۆ خەڵکی ئەمریکا بۆی کە بە جوانی بیبینن کە ئەم کەسە لە ڕاستیدا کێیە بۆی کە بڕیارێکی دروست بدەن لە هەڵبژاردندا ڕاستە ڕێبە زۆر سەرنجڕاکێشەوە کەیسە بۆ ئێمە وەکو ڕۆژنامەنووس کەیسە دیە بۆ وڵاتانی کە هەڵبژاردنیان تێدا دەکرێت وا لە کوردستانی شەسا دەزانین بە خێر و سەلامەت و بە لەسەرخۆی هەڵبژاردن هیوادارین بەڕێوە بچێت
ئەمە دیسان گرنگ دەبێت گرنگی ڕۆڵی میدیا لە کۆمەلگادا دەردەخا بەڵام شتێکی دیکەش دەردەخا ئەوشەوەیە کە سیاسیەکان دەبێت بزانن لە مەودووە هەرەوەی کە بە ئاشکرا لەسەر بۆن منە فەیسبوک و ئینستاگراموانە دەینووسن هەروانە لەسەران حساب نابێت ئەوانەش حساب دەبێت کە بە ناوی خوازراوە دەکەن چونکە ڕێگەی نوێ هەن بۆ دۆزینەوە ئەوەی کە گوتویانە خۆتان دەزانن ئێستا ئۆپن سۆرس ئینتەلیجەنس زانستێکە لە دنیادا دەخوێندرێ ڕۆژنامە نووسان بۆ بن کۆڵکاری سوودی لێوە دەگرن دەستگا هەواڵگریەکان پۆلیس دامەزراوەکانی بڵین دامەزرا ئابوووریە گەورەکان سوودی لێوە دەگرن جاوی کە میدیا ئەمریکی کردیان بێگومان تەنیا سیێنیان نەبوو دوایی زۆر میدیای دیکەشی بە دووە دەهات ئەوە بوو کە کابراایەک ئێستا خۆی بربژێر کردووە لەسەر بڵین کۆماریەکانە کابراایەکی ڕەشپێستە بەڵام زۆر مەسەلەن دژە کۆچبەرە دژی زۆر شتەکە کە لەگەڵ ڕابردووی خەباتی ڕەشەکان لە ئەمریکا بۆ مافە مەدەنیەکانیان هیچ یەک ناگرێتەوە ئەم کابراایە باگراون چەکێکیان بۆ کردووە دەرکەوتووە لە ڕابردوودا بە ناوی خوازراو لە ماڵپەڕی بڵین پۆرن چووە ئەندام بۆ لەوێ کۆمنتی وای گوتووە کە تەواو پێچوانێ و شتانەیە کە ئێستا لە بانگەشەکاندا باسی دەکاوەکو سیاسیەک دەرکەوتووە کە قسە دەکات زۆر بە شانازیەوە دەڵێ من بەنی بە ناوەکانی دیکە دەڵێ من نازیەکی ڕەشپێستم دەڵێ خۆزگە سەردەمی کۆیلەداری گەڕابایەوە بۆ ئەمریکا کە خۆی دەزانین ینینەوەی کۆیلەکانە کە کۆیلە ئازادەکانە کە ئێستا دەبێت ناوی بنین ئەوەی کە لە ڕابردودا ڕوویداوە کابراایەک بە دوو ناسنامەی جیاوازەوە ئێستا میدیای ئازاد لە ئەمریکا دەستیان خستۆتە ڕوو پیشانی هەموو خەڵکیانداوە ئەو خۆی حاشای لێ دەکا کەوابێ بەڵام ئەو بەڵگەنامانەی کە بڵاو بوونێتەوە ئەو بەو چێکەی کە کراوە بە هەموو شوەیەک پیشاندا کەم کابرا فعلەن وایە ئەو شتانەی کردووە جاکۆ گوتم ئەمە بەڕاستی کەیستەدیە لە ئایندەدا دڵنیام لە زۆر شوێنی دنیاش دووبارە دەبێتەوە خۆزگە ڕۆژێک لە کوردستانی شوای لەبێت ئەمە ببینین کە سیاسی ناتوانێت بە کەیفی خۆی پێشتر هزار ئیشی قۆڕی کردبێ هزار دەرچوون لە دابوونەریت و لە یاسا و هەموو شتێکی کردبێ دوایی بێت قسەی گەورە بە خەڵک بفرۆشێتەوە خەڵک هەڵخەڵەتێنێ بۆیە بەڕاستی منەمەم پێ زۆر شتێکی جوان بوو ڕێباز نامۆ هیچ شتێکت هەیە لەسەر ئەو کەیسە چۆن کاریگەریە بێ لەسەر کەمپێنی دۆناڵد ترامپ وڵی زۆر نازام کاریگەری بیان ڕێبا زۆر بەڵام کەسێکی زۆر ڕاکێشە وەکو هێمن زۆر بە جوانی ڕوونی کردەوە لە ڕاستیە یەک گومانم هەیە بۆ یەکڵم ڕەنگە کاریگەریەکی زۆری نەبێ لەسەر هەڵبژاردنەکان ئەویش چونکە گەر بگەڕێنەوە بۆ 2016 بە کورتیەمە باسی مەزانم زۆر کاتمان نەماوە کە ئاکسس هۆلیوود تەیپ بڵاو بۆ ئەو تەیپێک کە دۆناڵد قسەی ناشرینی تێدا کرد و بەرامبەر ژنوانە کەچ کاریگەریکی نەبووە کاریگەری نەبوو دۆناڵد ترامپ هەڵبژاردنەکانی بردەوە ئێستا پێم وایە کاریگەری کەمتریش بۆ چکە لە سەردەمێکە ئاژین کە خەڵکی گومانی لە هەرچی ڤیددیۆ وێنە هەیە بڵاوە بێتەوە لە ئینتەرنێت بە ئەوەی کاڵێن ڕەنگە بەژیری دەستکردم شتە دروست کرابێ هەرچەنە ئەمەیان زۆر قرسە بتوانی نکۆڵی لێ بکەیت بەس خۆشنامە هێمن لە کۆتاییدا بە یەک کۆمنتی دۆناڵد ترامپ لەسەر هیلاری کلنتن کۆتایی بە بەرنامەکەتێنم ترامپ تا ئێستاش واز لە هیلاری کلنتن ناهێنێ لە هەر دەرفەتێکدا بۆی ڕێبکەوێ هێرشێکی سیر و سەمەرای کاتە سەر هیلاری کلنتن. The Democrats, there was a mosquito. I don't want mosquitoes around me. I don't like mosquitoes. I don't like those mosquitoes. I never did. Okay, speaking of mosquitoes, hello Hillary, how are you doing? تا برنامجکە خواتان لەگەڵ.